بە پێی ڕێنمایەکی وەزارەتی پەروەردەی عێراق 600 مامۆستای وانەبێژی خوێندنی کوردی لە کەرکووک لە وەرگرتنی پاری مانگانەی وانەبێژی بێبەش دەکرێن. فەرژین حەمید یەکێکە لەو مامۆستا وانەبێژانەی دوای چەند ساڵێک خزمەتی لە کەرکووک مەرج و ڕێنمایەکان نایگرێتەوە بۆی پاری وانەبێژیەکەی لە حکوومەتی عێراق وەربگرێت. وەکو مامۆستانی وانەبێژ ساڵانێکی زۆرە خزمەتێکی زۆرمان بە خوێندنی کوردی کردو بەبێ بەرامبەر و لەسەر ئەرکی خۆمان، بەڵام بەداخەوە چەند ڕۆژێ لەموبەر قەرارێکی کۆتایی دراکە ئەو مامۆستایانەی یاخود ئەو وانەبێژانەی کەوا لە ئەگەر ئەمری ساڵی 2019 بە تەواوی ئەو ساڵە دیاری کراوە، گەر ئەمری ئەو ساڵیان نەبێ ناکرێن بە گرێبەست. یەکێتی مامۆستایانی کوردستان ڕەخنە لە ڕێنمایەکەی وەزارەتی پەروەردەی عێراق دەگرێت و دەڵێ وەزارەتە ناحەقی بەرامبەر مامۆستایانی وانەبێژی کەرکووک دەکات. هەڵبەتە ساڵانێکی زۆرە دامەزاندن ئەنجام نەداوە لە شاری کەرکووکە، ئێستا تەنیا مافیان ئەوەی کەوەکو گرێبەستێکەوە لە شارەکەی خۆیان دابەزێن ئەو ئاستەنگەیان بۆ دروستکراوەکەوە ئەبێ ئیلا ساڵی 2019 فەرمانی وانەبێژی هەبێ. بۆیە ئێمە وەکو خۆمان وەکو سکرتارەتی مامۆستایان پاڵپشتی مامۆستایان دەکەین و هەموو ڕێگەیەک دەکەینە بەر بۆ ئەوەی ئێستاش حالێن لە چارەسەرای لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەی کەرکووک و وەزارەتی پەروەردەی عێراق. یەکەی سەرپەرشتیاری پەروەردەی خوێندنی کوردیش لە کەرکووک دەڵێت ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردەی عێراق غەدرێکی ڕوونە باجەکەی مامۆستایانی وانەبێژی خوێندنی کوردی لە کەرکووک دەیدەن. ئەبێ ئەو ناوانی ئێمە کێمە نردومە 1514 ناوە بەبێ ئەوەی ئەو ڕێنمایەکە جێبەجێکن هەمووی ئەژمارکەن 2019 بۆی هەمووی شملیکات لە ڕێژەکەمان گجاک زۆر کەمە و بە بەڵگەش ئەوان بەغدا هەیەە بێ ئەمرشان بەڕێخستەوە و فەرمانی بۆ پەنجەمۆریشان کردووە، بەڵامانی کەرکووک بەداخۆیانەوەی خوێندنی کوردی ژمارەکە زۆر کەمە، بۆیە پێویستەکە لە خوێندنی کوردیوە هەوڵێک بدرێت لە خوێندی لە بڕێوەراتی گشتی پەروەردەی کەرکووکەوە لە حزبەکانی کوردستانەوە هەموو ئەوانی کە دەسەڵاتی لە بەغدا لە سەرۆک کۆمارە ئەنجومەنی وەزیرانەوە ئەوەی کە دەسەڵاتمانی نفوزمانی لە بەغدا یعنی بە ئەوەی هیمەتێکی بۆ بکەین بۆ بتوانین ئەم 1500 گەنجەی کوردی خەڵکی کەرکووکە کە بتوانێت لەو ئەو بودجەی کە بۆ دیاری کراوە بۆ وانەبێژان بێبەش نەبن. لە ساڵانی ڕابردوودا بەغدا بەردەوام هەوڵی پەراوێز خستنی خوێندنی کوردی لە کەرکووک داوە. بەم ڕێنمایە نوێیەش وەزارەتی پەروەردەی عێراق 600 مامۆستای وانەبێژی کەرکووک لە وەرگرتنی پاری وانەبێژیان بێبەش دەکات. ئەمەش کاریگەری نەرێنی بۆ داهاتوو لەسەر خوێندنی کوردی بەجێ دەهێڵێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.